ببیر و بۆچوونی من ئەمە جاری یەکەم نییە و دووە جاریش نابێتن حکومەتی فاشستی تورکیا بە تایبەت بە سەرۆکایەتی ئەردوغانەوە هەموو هەوڵ و تەقەڵایەکی داوە کە ملەتی کورد قڕ بکاتن نەهێلی ئاشتیخوازان پێش بکەون نایێتن دیموکراتی لە تورکیا گەشە بسێنیتن بۆیە ئەو هەوڵە نەزۆکانە ئەداتن هەوڵ و تەقەلایەکانی بۆ نمونە لە داگیرکردنی ڕۆژ ئاوای کوردستان لە عەفرین لە سەرەکانی لە گرێسپی ئەو هەموو چەتەی کۆکردوێتەوە کە دژی ملەتی کوردی شەڕ ئەکەن هێرش ئەکەن تەحەدا لە شەرەف و کەرامەتی ملەتی کورد ئەکەن بەڵکو لە باشووری کوردستان هێرش ئەکاتن ڕۆژانە سڤیل بریندار ئەکاتن خەڵک شەهید ئەکاتن فەرموو دوا هەوڵی نەزۆکی ئەوەیە کە هەوڵ ئەداتن پارتێکی دیموکراتی ئاشتیخوازانە و هیچ ناوەشی کوردیشی پێوە نیە بە ناوی پارتی دیموکراتی گەڵان کە هەموو خەڵکی ڕۆشنبیر و دیموکراتی خوازی کۆ کردوێتەوە هەموو هەوڵ و تەقەڵایەکی ئەوەیە تورکیا بەرەو دیموکراتی بباتن تورکیا پێش بخاتن و لە ناویشاندا مەسەلەی کورد و مەسەلەی نەتەوەکانیت کەش بەدەست بێنیتن بۆیە لە دوا هەوڵی ئەوەیە هەوڵ ئەداتن ئەم پارتە پارتی هەدەپا پارتی دیموکراتی گەلان دابخاتن بەڕاستی ئەمە کارێکی نەزۆکە و بە بیر و بۆچوونی من ئەم هەوڵەی سەرناگرێت ئینشاءڵڵا بەداخەوە بۆ ئەم ڕەوشەی لە باشووری کوردستانە بەتایبەت لەلایەن هەندێک سەکرداتی هەندێک حیزبەکانمانەوە بەڕاستی پێویستە هەڵوێستیان ڕوون و ئاشکرا بێتن چونکە بەڕاستی ئەمە وەکو تەماشا ئەکەم هەندێک جار ئەبینم مێژوو ئەوێ دووبارە بتەوە بۆ نمونە چەند ڕۆژ بەری ئێستاکە لە قەناتی تەلەڤیزیۆنی ڕوودا و دیتم کە نەسر حەریری لە شایەکی بەشدار ببوو ئاڵای کوردستانی تێدا بوو ئەوە چی بەبیرهێنامەوە ئەوە حەسەن خەیری بەبیرهێنامەوە ئەو کاتێک کە دەوڵەتی تورکیا کە دامەزرا یعنی سەرۆکی پەرلەمانی تورکیا ئەو وەختی کورد بوو کوردەکان چیان بۆ کەمە ئەتاتۆرە کرد دوایی پاش سەرکەوتنی ئەتاتۆرە لە حربی عالەمی و سەیطرەی بەسەر گەلان کرد بە تایبەت ملەتی کورد و پاش لە ناوچوونی شۆڕشی شێخ سەعیدی پیرانەوە هەڵسا یەکەم کەس زەربەی لێدان و کوشتنی حەسەن خەیری و ئەو جماعەتە بوو بۆیە من داوا ئەکەم لە خەڵکی بە شەرەفی ملەتی کورد لە سەرکردەکانی کورد بە هیچ شێوەیەک بڕوا بە حکومەتی فاشستی تورکیا نەکەنەوە خاڵی زۆر گرنگ ئەوەیە هەوڵ بدەن یەک ڕێزی و یەک دەنجی ملەتی کورد زۆر زەڕورە بەڕاستی ئەگەر ملەتی کورد ئێمە هەستمان یەک بێتن وەکو گوتنی ئێمە گەر ئیتفاقمان هەبێتن دژمن زەحمەتە خۆی ڕابگرێتن تورکیا وەک فەلسەفەی دەوڵەتی تورک وەتی تورک دامەزرایە وەکو دەوڵەتی تورکیا دامەزرایە فەلسەفەیەکی هەیە یەک وڵاتی یەک ئاڵا یەک زمان یەک نازانچی هەر بەردەوامە لەسەر ئەو فەلسەفەیە ئەو پرۆسانەی کە لەوە پێشبڕێوەی بردیە چە لە ڕووی سەربازیەوە چ لە ڕووی سیاسیەوە و ئێستا هاتیە سەر ڕووی یاساییەوە لەسەر هەواڵانی هەدەپا ئەمە هەمووی تەواوکەری یەکودون لە کۆی گشتیدا ئەوەیە تورکیا دەبێت دەوڵەتێکی تورک بێت و لە دەسەڵاتێکی نیمچە دیموکراسیەتەوە کە زۆر جارە من گوتومە دیموکراسەتی بە پایشەل ئێستا دەیەوێت بە تەواوەتی ببێتە دەوڵەتێکی ئیستبدادی تاکڕەوی ئۆردوگانی هەموو ئامانجەکەی بۆ ئەوەیە ئەوە دەربخاتن دەنجی کورد دەنجی دڵسۆزانی کورد لە بەرلەمان و لە هەڵبژارنی داهاتوو بێبەش بکاتن ئامانجی سەرکی ئەوەیە ئەم هێرشە لە ڕاستیدا بەس بەتەنیا لەسەر خەڵکی باکووری کوردستان نییە لەسەر حزبێکی دیاریکراو نییە بەڵکو ئەمە دژی هەموو دەستکەوتەکانی گەلی کوردستانە لە هەر چارپارچەی کوردستان ئێوە بە دیقەتکەنێ ئەوەندەی دژی ڕۆژ ئاوای هەر ئەوەندەش دژی باکوورە ئەوەندەی دژی باشوورە هەر ئەوەندەش دژی باکوورە دەوڵەتی تورک هەبوونی خۆی بە نەبوونی کورد دەزانێ ئەگەر کورد هەبێ بە ڕەئیوی ئەو بەرەو نەمان دەچێتن و حقیقەتیش دەوڵەتی تورک دەوڵەتێکی هەم لە ڕووی نەتەوەوە تازەیە هەم لە ڕووی وجودی لە ناوچەکە تازەیە بۆیە هەبوونی کورد ئێڵغاکردنی زۆربەی زۆری ئەو وجودەی دەکاتن و ئەو ڕۆڵەی دەکاتن کە ئێستا بە زەبری چەک بە زەبری هێز ئەوەی کردێ بۆیە داوا دەکەم لە حیزبە کوردستانیەکانی کوردستانی بە جددی ئەو وەزع هەربگرن پارچەگەری بیر نەکەنەوە لەسەر ڕەهەندە نەتەوەییەکان ئیش بکەن لەسەر ئەوەی کە مەترسی دەوڵەتی تورک بەستەنیا مەترسی نییە لەسەر حیزبێک و پارچەیەک و کەسانێک بەڵکو لەسەر تەواوی گەلی کوردستان و تەواوی دەستکەوتەکانی گەلی کوردستانە لە هەر چارپارچەی کوردستان